الحمد لله رب العالمين. یەکێتی جیهانی زانایانی موسڵمان ڕایدەگەیەنی ئەرمینیا هەرێمی قەرەباغی لە ئازەربایجان داگیر کردووە و داوای لێ دەکات لەو ناوچانە بکشێتەوە. سەرۆکی ئەرمینیاش داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات بەرامبەر بە دەستوەردانەکانی تورکیا لە قەوقاز بوەستێتەوە. لەبارەی پێکدادانەکانی ناوچە شاخاوەکانی قەرەباغ لەسەر بانکێشتی سەرۆکی ڕووسیا وەزیری دەرەوەی ئازەربایجان و وەزیری دەرەوەی ئەرمینیا لە مۆسکۆ کۆبوونەوە. بەپێ ڕاگەیەنراوێکی کۆبوونەوەکە بە مەبەستی ڕادەستکردنەوەی تەرمەکان و گۆڕینەوەی دیلەکانیان لە سەعات 12 ئەمڕۆ ئاگربەز لە ناوچی شاخاوی قەرەباغ چووە بواری جێبەجێکردنەوە. یەکێتی جیهانی زانایانی موسڵمان ڕاگەیەنراوێکی بڵاوکردەوە و داوای لە ئەرمینیا و ئازەربایجان کرد شەڕ ڕابەگرن و کێشەکانی نێوانیان بە گفتوگۆ چارەسەر بکەن و هەردوو وڵات ڕێز لە سنووری ئەوەی دیکە بگرێ. هەروەها یەکێتی جیهانی زانایان داوای لە هەردوو وڵات کردووە لە کاتی شەڕدا ڕێز لە بنەماکانی ئاینی ئیسلام و یاسای نێودەوڵەتی تایبەت بە پاراستنی گیانی مەدەنی بگرن. هاوکات بە پێ ڕاگەیەنراوێکی وەزارەتی بەرگری ئازەربایجان هێرشەکانی ئەرمینیا زیانی گیانی و مادی لێکەوتوتەوە و لە بەرامبەردا سوپای ئازەربایجان توانیوێتی شاری جەبرائیل و شارۆچکەی هدروت و زیاتر لە 30 گوند لە ژێر داگیرکاری ئەرمینیا لە هەرێمی قەرەباغ ڕزگار بکەنەوە. لەلایەکی دیکەوە سەرۆکی ئەرمینیا داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد بەرامبەر بە دەستوەردانەکانی تورکیا لە قەوقاز بوەستێتەوە بۆ ئەوەی ناوچەکە نەبێتە سووریایەکی دیکە. ئەرمین سەرکیسیان سەرۆکی ئەرمینیا وتی ئەگەر ئێستا و لە سەراستی نێودەوڵەتی کار نەکرێت بۆ ڕاگررتنی تورکیا و ڕاگررتنی دەستوەردانەکانی لە ململانەی هەرێمی ناگۆرن و قەرەباغ بۆ هەیە ناوچەکە ببێتە سووریایەکی نوێ و هەمووان بۆ هۆیەوە بناڵێنن. لە ساڵی 1992ەوە ئەرمینیا بە ڕێژەی لە 120 خاچی ئازەربایجانی داگیر کردووە کە هەرێمی قەرەباغ و 5 پارێزگای دیکە لە ڕۆژئاوای ئازەربایجان لەخۆ دەگرێت.